ئێمە کاتێک ئەم دیمەنە نابینین خڕبوونەوەی خاشاک زەبڵە بینین بایکۆتکردنی کارمەندانی ژینگە پارێزانە بینین لە هەموو کایەکان ئەوەمان بۆ بەدەرە خاکە حکومەت لە 33 ساڵی ڕابردوو گەندەڵێکی یەکجار زۆر نادەت پەروێرێکی یەکجار زۆر لە هەموو کایەکان بەدی ئەکرێ ئەمڕۆ کە ئێمە باس لە سەکەین باس لە کۆمەڵک گرفتەکەین کە ئەتوانن بڵێم لە هەر وڵاتێکی تازە لەدایکە بێ سەرەتاترین گرفتن یعنی زبڵ و خاشاک لە ناو بازار کۆب بێتەوە و لە هەموو دوکانداریانی ناو بازار پارە وەرگیرێت بە ناوی ئەوەی ڕێگاوبان و ژینگە و هەڵگرتنی خاشاک ئەی بۆچی ژینگە پارێزان لە کاتی خۆ موچیان پێ نادرێت بەڕاستی کارمەندانی پاکەرەوە شایستەی ئەوە نەکە زۆرترین خزمەتیان بکرێ موچێشی باشیانە بژێوی ژیانیان بە تەواوی دابین بکرێ بەڵام بەداخەوە لە وڵاتەکە بینین هەر ڕۆژە و لە شارێک بایکۆتی ئەوە ئەکرێ کە کارمەندانی پاکەرەوە کارەکانیانەکەنەویش بەهۆی بژێوی ژیانیان کە موچەکانیان دابین ناکەن ئەو کۆمپانیانەی کە بەرپرسن لەو کار و بارانە بەڕاستی بەداخەوە ئەوەی ئەمەوێ بڵم کاتەکە بێرە دادەی جگەلەوەی کە دیمەنێکی زۆر ناشیرنی هەیە بەڕاستی بۆنێکی زۆر بێزارکەری هەیە زۆر ناخۆش ئێستا تەماشاکەین خەڵکێ بین بەیانیانیان شەو بە درەنگان خەڵکە بینی بە ئۆتۆمبیل دێ زبڵ و خاشاکی ماڵی دێنێتە ئێرە ئەزانی مەسەلەی کەم تەرخەمی لە بەرپرسان بە تاکیدەوە بەرپرسان لەو بوارەدا کەم تەرخەمن بەڵام ئێمە شۆ خۆمان هەر کەم تەرخەمین هەر بەڕاستی چەندین ساڵە لەوەتی هەینە هەر بەو شێوازە قبولمان کردووە ئیدیجا گلەی زیاتر لە شوێکەکەی نازانی ئینسان گلەی لە میلەتەکە بکەیان لە کار بەدەستەکان بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەمەوێ گرینگە باسی کەم دابینکردنی ژیانی ئەو کارمەندانەیە بە باشترین شێوە ئازەکەین چکە بەڕاستی ئەو کاری ئەوانەیەکەن کارێکی زۆر زۆر گەورە و مەزنە بەڕاستی کارە ساتە لە ناو بازاری بۆن و پیسی خاستن ئێستا گەرما بە فەسلی گەرمای داچین کارمەندەکانیشمان ئەوانەی شارەوانی زۆر مەغدورن بەڕاستی پێویستیان بە پارەیە نەک پێویستیان بە 200 هزاری ماگانە پێویستیان بە میلیۆنەکیە هیچ ئایلێک ئەوڕۆ بە 20,000 و بە 15,000 بەڕێناچی ئەو قڕۆسەرانە لۆدە هزاری خوان دەست و پلی خواندنە ئەو زبر خاشاکێنن هیوادارم معاشیان بدرێتە هیوادارم چاویان لێبی هیوادارم معاشیان نۆزیادکە نەک 300 وەڵا ئەمن ئێستا یەک بخۆم بە میلیۆنەکی ئەو شەی ناکەم بەلۆریە بازار زبری کەتە ئەو بۆنە پیسەی دوو ڕۆژە بەو گەرماشە گەفرە نەدرێ بۆ نێکەویتێ هەموو تووشی نەخۆشە بن ئارێ وەڵایدا داوە لە حکوومەتێکم ماشەکان لۆ سەر بکەن ئەگە مانگەک بی قەیناکە مانگەک بە خەیناکە دوو مانگە گیان دەنی ماندیشن ئەوە دەگە بەیانی حرەکەتەکەن لە شارەوانی لۆری ئەڕوە ئەو هەموو کۆرانانە ئەو هەموو زەباڵانە دەبی بارکەن ماندینە